ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵ وێ ڕایەوە کە بەڕوون ڕاشکایی پەیامی خۆمان لە پەرلەمانی کوردستان بەگوێ هەموو دنیادادا ئەم ڕۆژ لەسەر بنچینەی ئەوەی کە یەکێک لە ڕاستپەردەکانی پەرلەمانی کوردستان بریتی بوو لە ڕاگەاندنی هەڵمەتێکی پاڵپشتی و هاوکاری بۆ خەڵکی ڕۆژئاوا منداڵ ژن بریندارەکان ئەوەی کە ئاوارە بوون ئەوەی کە لە شوێنی خۆی تووشی زەرەر و زیان بووە ئێمە لەسەر بنچینەی بەڕاستی وەک ئەرکێکی ئاینی ئەرکێکی ئینسانی ئێمە وەکو فراکسیۆن ئەمڕۆ کە هاتین بەڕاستی بەشی خۆمان ئەوەندێک کە بمان ممکن بێ هاوکار بووین و لەو هاوکارانە بەردەوامیش دەبین بە وازبیشی دەزانین و دیارە خوشک و برانیشمان لە سلێمانیش ڕاستپاردوو کە ئەوانش بەشدار بن لەو کەمپینانەی کە دەکرێن بۆ هاوکاریکردن و پاڵپشتی پشتیوانی خەڵکی ڕۆژئاوا ومن لێرەشەوە بەڕاستی داوا دەکەم لە خەڵکی هەرێمی کوردستان ئەمڕۆ خوشک و برایەکانمان لە ڕۆژئاوا لایان قەوماوە و تووشی ئاوارەیی و دەربەدەری بوونە و تووشی زەرەر و زیان بوونە بە هەموو شێوەیەک بە تایبەتی خەڵک دەتوانێت لە ڕووی مادی و پشتیوان و پشتگیریان بێ و لە ڕووی معنەوی و پشتیوان و پشتگیر بین کە ینی کەمێک لە ئازارەکانی کەم بکەینەوە چوانیش خوشک و برای ئێمن و خەڵکی ئێمن ڕۆڵەی ئێمن و کەسی ئێمن وەکو چۆن ئێمە لە ڕابردوودا کە چەند جار کوردی باشوور لێ قەوماوە هانای بردو بۆ ئێران بۆ هێندێکی بۆ تورکیا جاروێ بۆ سووریا کە ئەو هاوڵاتیانەی ئەوێ کە لە فریامان هاتوو زۆر دڵمان پێخۆش بووە یعنی ئەگەر ڕاستە دەربەدەر بووین و ئاوارە بووین بەڵام کاتێک کە سۆز و عەتفی و خەڵکەشمان بینی بێ کەمێک لە ئازارەکانی کەم کردینەوە من هیوادارم خەڵک بۆ بەتایبەتی خەڵکی کوردستان هەمیشە بە هەڵوێز بووە هیوادارم لەو بابەتەشدا خاوەن هەڵوێز بن